وەک فراکسیۆنە یەکگرتووی ئیسلامی کوردستان گەل چەند فراکسیۆنێکی دەنگ بۆ پرۆژەی نەدا و ئەگەری نەدەکدانامە ji بۆ چەند طبعاً ئەگەرێکی سەرەکی زبرتەوە یەکیشوان طبعاً ئەف پەیرەوێ ئەڤروکە یە پەیرەوێ ئەنجومەنی وەزیران دەرکەتی بۆ پێکئینانا ئەنجومەنی شارەوانیە چەندین ناکۆکیت وی پەیرەوێت گەل یاسا طبعاً چەند خاڵێکادا ناکۆکێت گەل یاسا باژێڕوانی و گەشتوگوزار لە هەرێما کوردستانی یا ساڵ 1993 خالقادی اوه کو شروع اداری جوه چند کماسیه که پیکاتا وان انجمن ادا کو گلک شوانا طبعا ریوبرد گشتینه بچون ما اوه بی کو ریوبرد گشتینا شه بت اندام بتت انجمن کی دا و ریوبر کی آسایی یعنی ریوبریا و کمبینه بکتن اوه شروع اداری و ناگونجتن خالقادی بچون ما اوه بی کو هندک کسید بسپور خودان ازمون انجمنه کی حساد آبن چکو اوه انجمنه کی گله کی گرنگه یعنی بچونامه خالج و گرنگتر اوه بی کو اف رزبندیا بو شروانی الهرم کوردستان هاتیه دیناندن طبعا به عدالت کا اجاره زور در حق پارێزگاها دو که دهبی اجبر هنده ما بوه به عدالتیه طبعا و طبعا اف رجا کیم یا بو دو رزبندیا بو دو که هاتیه دیناندن طبعا ما اف ناراضی بینه هنه اپ داتا و نویسارت فرمی جهاندین لاینت شولجب تایبت وزارت باجروانی و گشتوگذار هرم کوردستان بس مخالف بنی و برسوا منهات دانه